سبحان الله والحمد لله لا إله إلا الله. سبحان الله والحمد لله لا إله إلا الله. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. برزن أو بروجيت ساكري أستي يكما طبعا السرطان يقتابي كذا نسري وهقونا غصال دايقون وهو أجمعون بايلي لوي قتابي وتوان باسم بدوزيت وأقروني كر وروها لقل برادر وبراو خشكو دوستكاني شيتيكال نكاتن. بروجيت ساكاي طبعا طيبة بمانج رمضاني بيروس طبعا الحمد لله وصالي سالمة انزام دادريتن ئەوەی بەردەستان ئێستا ئاستی یەکەمە ئەو ئاستەیبەتە بەو قوتابیانەی کە لە ساڵی 2012 و بەرەو سەرۆدایبوومەتە 2013 و 14 و 15 هەر تەمەنێکی دیکە بیتن توانێت سوود لەو پرۆژەیە بدێنیتن. طبعا ئەو پرۆژەیە لە سەرەتای پرۆژەکە نووسیمانە ئەو ئاتەمان بری قوتابیان هێناوەتەوە إن الله كان عليكم رقيبا لەو بێ قوتابی دائما هەز بە چاودێر و ڕقابەتی خۆی گەورە بکاتن هەم لە کاتی پڕکردنەوەی پرۆژەکە و فۆرمەکە وەروەها لە کاتەکانی دیکە ڕۆژانیان لەسەرەوە طبعا هەر لە پەڕێک تایبەتە بە ڕۆژێک ڕۆژومان نووسووە ئەگە بە ڕۆژە بوو سەح لێداتە بەڵام ئەوەی تەمەنیان گسکەیە ئەگەر توانیان نەبوو بە تایبەتی ئەگەر نەخۆش بوون یان هەر توانێت جستیان داواز بوو ئەوە دەتوان بە ڕۆژی نەبن ئەو کاتەش دەکاتە زەرب ینی بە ڕۆژی نابێتن. دواتر کۆمەڵک دەستەڕاست ئەوە کۆمەڵک پەرستش و عیبادەت و چالاکیماندانە کە قوتابی ئەنجامی داتن لەوەی خۆی سەرابینیتن و لە لای چەپیش کۆمەڵک سوودماندانایە ئەجە هەم لە یاری هەم چیرۆک سەرتاش بە پاشێوکردن دەستمان پێکردووە کە ئەو کە یەکەم ڕۆژ کە بە ڕۆژی دەبیتن پاشێو دەکاتن تەوانێت چێکە لە سونەتەکانی پێغەمبەر خوا صلی الله علیه و سلم پێویستیشە قوتابیان لێ ڕابێن پاشێو بکەن لانی کەم ئەگەر بە خواردنەوەی پەرداغێک ئاویش بێتن پاشێوەکانیان ئەنجام بدەن و دایک باوکانیش تا بکێتن لیان ڕابین و هەوڵدەن هەڵیان سێنە بۆ پاشێوکردن ئەوەش بۆ دەکردن زیاتر کە شەوان زوو بیانوێنن لەوەی بتوان پاشێوەکەش هەڵسن ئەگەر ئەنجامیدا ئەوە سەح لێ داتن. دواتر دانشوشتنە لۆی قوتابیانمان لێ ڕابین لە دانشوشتن پێش ئەوەی نوێژی بانجی بانی بداتن دوای پاشەوی کردیا دانی خۆی بشواتن لۆی پارێزگای لە دەمودانەکانی بکاتن و سیواکردن لەوەی لێ ڕابێتن لە سیواکردن و ئەو سونەتە پیرۆزەیە ڕۆژانە ئەنجامی داتن لانی کەم ڕۆژانە چەندجارێک سیواکە بکاتن بە تایبەتی لە پێش نوێژە فەرزەکان وەروە لە دوای نانخواردن و هەروەها لە دوای لە خواڵسان و هەر کاتێکی دیکەش کەگەر حەزی کرد توانێت سیواک بەکاربێنیتن بەڵام بە تایبەتریش ئەو کاتەری کە باسمان کرد خوێنەوەی قورئانی پیرۆز قوتابیانی ئێمە پێویستە بەڕاستی هەموو کاتێکی لەگە قورئان تێکەڵ بن بە تایبەتیش لە مانجی ڕەمەزان کە مانجی دابەزینی قورئانە لانی کەم لاپەڕک لە قورئانی پیرۆز بخوێنێتەوە. دواتر پێداچوونەوەی قورئانی پیرۆزە یعنی ئەوانی لای ئێمە قوتابیان لای ئێمە لانی کەم نیو جوزە یان زیاتریان لەبەرە بە پێی حفظی خۆیان ڕۆژانە بەشێک لە قورئانی پیرۆز مڕازە دەکەن و پێدادەچنەوەی لەبیری نەکەن. دواتر لەبەرکردنی سێنای خوا هەموو ڕۆژێک سێنای خوای گەورە لەبەر دەکاتن ناوەکانیشمان لە کۆتایی پرۆژەکەدانە لەوەی بتوانن قوتابیان بکرن و سەری لەسەر ئەو پرۆژەیە لەبەری کەن ڕۆژانە سێ ناو لەبەر دەکەن. دواتر کۆمەڵک ئاداب ڕۆشتماندانایە یەک لەوانە جنێ و نەدانە طبعا جنێ و نەدان هەموو کاتێک پێویستە قوتابیانی قورئان و موسڵمانان بەگشتی پێ پابند بن بە تایبەتیش مانجی ڕەمەزان کاتێک ئێمە بەڕۆژین دەبێت زمانیشمان بە ڕۆژ بێت و لە شتی خراپ بەکاری نهێنین جابووە ئەگەر لە هەر ڕۆژێک بە هیچ شێوازێک جنێ و دەدا ئەوە سەح لێت دێ ئەگەر خوا نەخواستە لە دەویشی دەرچوو زوێنێکدا ئەوە دەبێتە زەرب. دواتر ڕازگۆیە تاوان پێویستە هەموو کاتێک ڕازگۆ بێ ئەگەر خوا نەخواستە قسەیەکی هەڵەت کرد ئەوە کاتە دەبی لێکوانە زەربەچی لێ بدرێ. دواتر نزای بەربانگمان هەیە کاتێککە ڕۆژ و شکان ئەگەر کە نزایەکی بەربانگ هەیە کە لە کۆتایی پرۆژەکە دامانایە دەتوانی بیگەڕێ سەری ئەگەر نزایەکەت خوێن لێکوانە سەح لەو نزای بەربانگەش دەدەیت. نزای خەوتن پێش ئەوەی بخەویت نزای خەوتنمان هەیە ئەویشیان لە کۆتاییمان دامان نایە لە کۆتایی پرۆژەکە توانم گرن و سەری نزای خەوتن ئەنجام دەی لۆی بردەوام لێڕابێ و لە پاش ڕەمەزانیش وازی لێ نەهێنی. نزای لە خەوەستان کاتێککە لە خەوە دەستی بە هەمان شێواز نزامان هەیە بیخوێنە و نزای پێش نان خواردن پێش ئەوەی نان دەست بە ناخواردن کە نزامان هەیە ئەنجامی دەی و دەیخوێنی و نزای دوای ناخواردنیشمان هەیە نزای چوون بۆ توالێت و نزای دەچوون لە توالێت و هەروەها ئەو باسمان کرد هەموو ئەو نزانە لە کۆتایی پرۆژەکە هەیە دەتوانین بگەڕۆن سەری
لەسەوی لە بەریام کە ئینشاءالله جۆراڵی دایک و باوک هەموو کاتێک پێویست ئێمە جۆڕای دایک و باوکمان بین بە تایبەتی لە مانجی ڕەمەزان کە خۆمان ماندوو کردووە و بە ڕۆژوو بووین پێویستە ینی حەقی تەواو بە ڕۆژەکەمان بدەین ئەویش جۆراڵێکی تەواو بۆ دایک و باوکمان بکەین هەر شتێکیان پێ سپاردین ئەنجامی بدەین ئەگەر هەر ڕۆژێکی شتێکیان پێ نەسپاردین هیچ ئیشێکی وان نەبوو ئەوە هەر توانین سەح لێ بدەی بەڵام ئەگەر داوایان لێ کردی نەتکرد ئەوە دەبی زەڕ لێ بدرێ ئەو کاتی دوعاکردن لە بۆ دایک و باوک کەویش یەکێکە لە سیفەتی کەسی مسلمان وەکو فایل بۆ دایک و باوک و ئەو هەماندی بوون و ئەزت و ئازاری کە دایک باوک دەچێژن لە بەرامبەر ئێمەدا لانی کەم لە دوعاکاندا لە بیریان نەکەین و ڕۆژان نزان لە بۆ بکەین سوپاسکردنیان دوای ناخواردن توان هەموو کاتێک پێویست ئێمە سوپاسی دایک و باوکمان بکەین بە تایبەتیش ئێواران کە دوای ماندووبوون و بە ڕۆژبوون ماوەیەکی زۆر کە برسی و تێنو دەبین ئەو کاتە پێویستە بەڕاستی کە تێر ناخوارد سوپاسی خوای گەورەکەی پاشان سوپاسی داک و باوت بکەیت کەەوە ماندوو بوون لەگەڵت و ئەو هەموو نازنمەتیان کۆ کردەوە لە پێش جنابتیشان داناوە شەڕ نەکرد لەگەڵ خوشک و برا دەوان هەموو کاتێک شەڕ هەردەکرێت لە بین خوشک و برایان بەڵام پێویستە بەڕاستی هەوڵدەن شەڕەکان کەم کرێتەوە بە تایبەتیش لە مانج ڕەمەزان هەوڵدەن ئاگربەستێک ڕابگێنن لە بتوانە پاش مانج ڕەمەزانیش ئەنی بەو پەڕی ئارامی و ئاسایش و خۆشەویستی و محەبەت و پێکۆ بژین نەک بە شەڕ و بە قسەی ناشرین و بە هەڵا هۆریا ژیان بەڕێ بکەن دواتر یارمەتیدان لە دانان و هەڵگرتنەوەی سفرە باسماکەت هەموو کاتێک پێویستەمەیە هاوکاری دایک باوکمان بین بە تایبەتیش لە مانجی ڕەمەزان کە ئەتو ئێوارە دادنی شوونان دەخۆی حتممەندایەکت ئەو نانێ ئامادە کردی و پێوماندوو بووە پاشانیش هەر ئەرکەکان بەوی بسپێدرێتەوە بەڕاستی ئەزیەتێکە ئیدایک و باوکت دەیدەی لولانی کەم هەم کوڕ هەم کچ لە کاتی دوای ناخواردن هەوڵدەن بەیەک و بە هاوکاری ئیشەکانی ماڵ بکەن و هاوکاری دایکتان بکەن لاگرتنەوەی سفرە و هەر ئیشێکی دیکەی ماڵ و گوێنەگرتن و سیرنەکردنی شتی نەشیا و هەموو کاتێک قوتابی قورئان و مسلمانان بەگشتی پێویستە هەم گوێیان هەم چاویان بپارێزن لە جۆراگرتن و سەرکردنی شتی خراپ و نەشیا و بە تایبەتیش لە مانجی ڕەمەزانی پیرۆز کە پێویستە زیاتر خۆمان پابندەکەین و هەموو لە عاشمان بە ڕۆژوو بێتن و لە کۆتایشدا نەخواردنی شتی زیان بەخش ئەوجا ئەو شتە هەر شتێک بیتن بە تایبەتیش بیبسی و جبس و ئیندۆمی و هەر بابەتێکی دیکە کەسیان زیان بەخشە هەوڵدەی خۆمان لێ پارێزین و بتوانین دەستەی خۆمان بپارێزین چونکە دەستەمان ئەمانەتە ئەوە لە لای ڕاستی پرۆژەکە ئەو بابەتانە هەیە لای چەپی عەفوەن لای ڕاستی لە سەرەتاوە گوڵێک هەیە کە ناوەڕاستەکەی نووسان نوێژی تەڕاویح سوادەورەکەشی نوێژەکانی دیکەیە نیوەڕۆ و عەسر و شێوان و خەوتنان و بەیانی هەر نوێژێکت ئەنجامدا ئەوە ئەو گڵایە و ئەو بەشەڕەنگ دەکەی کە ناوی نوێژەکەی لەسرە دواتر گوڵێکی ڕەنگاوڕەنگ دەبەوە دەردەچیتن لە خواتر لە ناوەڕاستەکەی کۆمەڵە گەم و یاریماندانەیە ڕۆژانە طبعاً ئەو یارانە ئەنجام دەدێتن ئەنی پێویستە قوتابیان هەر ڕۆژێک یەک لاپەڕ بخوێنەوە پێداچوون لێ بکەن وەروها جێبەجێ بکەن تەنها دیاریەکانیش هەر ڕۆژە یەک یاری دەکەن نەک هەم لێک ڕۆژدە هەموو یاریەکان پێکۆ بکرێتن هەر ڕۆژەیەک یاری ئەنجام دەدرێتن ئەگە بێت و قوتابی هەموو ئەو لاپەڕی ئەنجامدا ئەوە هەژماری چاکانی لەو ڕۆژەدا دەبێتە 29 خاڵ لێکوانە دەینووسێتن ئەوە لاپەڕی یەکەمە تایبەتە بە یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزان لاپەڕی دووەمیش بە هەمان شێوازە بەڵام یاریەکان دەگۆڕێ لاپەڕی سێم و چوارەمیش بە هەمان شێواز کۆمەڵێک چیرۆشی تێدا لە زیاتی یاری و تا کۆتایی کۆمەڵێک بابەتی جوان هەیە دەتوانن قوتابیان ڕۆژانە بیخوێنەوە و یاریەکان ئەنجامدەن و وەروها کاتەش خۆش لەگەڵ پرۆژەکە بەسەر بن و هەروەها چالاکیەکانیش بەشدار بکەن و ئەنجامیان بدەن بەڵام وەکو باسمان کرد ڕۆژانەی دەبێت ڕۆژانە ئەنجامیان داتن لە کۆتاییەکەی لە دوای تاوابوونی هەسی و ڕۆژی مانجی ڕەمەزانی پیرۆز چەند بابەتێکی دیکەمان هەیە کە لاپەڕە 31 بریتی لەو نزانێت کە تازە باسمان کرد لێرە هەیە قوتابی پێویستە لە بەیان کە ڕۆژانە بیان خوێنێتن لاپەڕە 32 بریتە تایبەتە بە جەژن بەشدار نوێژی جەژن بە تایبەتی لە بۆ قوڕان کتانج لە ماڵ و ئەنجامی بدەن و جەژنە پیرۆزەکردن لەگەڵ خانەوادە و خزم و کەسوکار لە بەکردنی جلی جوبەرجی شەرعی جوان و لە جەژندا و هەروەها تەوقەنەکردن لەگەڵ کەسی نامەحرەم بە تایبەتی ئەوانەی کە تەمەنیان گەورەیە ئەجەو کەسە ئامۆزا یان پورزە خاڵۆزە براژنزا و هەر کەسێکە بەپێ ڕەگەزەکەت چاوپۆشیکردن و لێ خۆشببوون لەو کەسانەی کە ئازاریانداون تەمان مانجی ڕەمەزان دەبی وە هەوڵدەی کەەوە هەموو کاتێک پێش چاوپۆشی کەسانی بکەی کەستەمیان لێ کردی و غەدریان لێ کردی و خراپیان بەرامبەر نواندی بەڵام بە تایبەتی لە جەژندا هەوڵدا گەدەنی هەموو کەسانە ئازاکۆ لیان خۆش بە دواتر ناوەکانی خوای گەورە لە کۆتاییەکە نووسیتمان
ڕۆژانە سێ ناوی خی گەورە لەبەر دەکرێتن تەنها بە عەرەبیەکەیە کۆی هەموو ڕۆژەکان دەبێتەوە تونوناو لە کۆتاییەکەش کۆی هەژماری چاکانی ئەو مانگەت کە دیێسەرێکوانە دەینووسی لۆ ئەوەی بەدارکەوێت لەو مانگەدا چەندت چاکە ئەنجام داوە قوتایبیان ئێمە لە نووسنگی دەستگای نووری حکمە کە و پرۆژەی ساڵانە ئەنجام دەدەین لە کۆتاییمە خڵاتیان دەکەین بەڵام بەو پێوەرەی کاتێک کە هاتنەوە ڕاستەخۆ پرۆژەکە لەگەڵ خۆیان دەهێننەوە هەمووی کۆ دەکەنەوە لێرە دەینووسن یعنی کۆی ئەو چاکری کە ئەنجامیان داوە لێر دەنووسن و هەروەها کە هاتن و لای ئێمە بە پێی قۆناغەکانیان بەشی قوڕانی پیرۆزیان لەبەرە گەیشتونە چێندە لەبەرکردنی قوڕانی پیرۆز هەتا ئەو شوێنە لیان دەپسرێتەوە و امتحانیان لێ دەکرێتن و هەروەها ناوەکانی خی گەورە پرسیاران لێ دەکرێتەوە وەروها ئەو زانش کە لەو پرۆژێ نووسیتمان بە هەمان شێوە پرسیاری لەویشی لێ دەکرێتن ینی هەم ئیمتحانەکە کە ئەو سێبابەتەیە هەمیش پرۆژەکە بێکەوە کۆ دەکرێتەوە لە کۆتاییدا سەرکەوتوانی پرۆژەکە خەڵات دەکرێن. والسلام عليكم ورحمة الله وبركاته. سبحان الله والحمد لله لا إله إلا الله سبحان الله والحمد لله لا إله إلا الله.